دکتۆر تاالب سەرەتا سپاس دەکەین بەخێر بێ بۆ دەنگی ئەمریکا و بەخێر بێ بۆ ئەمریکاش. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم جەنابتان بەشێک بوون لە شاندی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە کۆنفرانسێکی جیهانی بۆ خوێندنی باڵا و پەروەردەی جیهانی کە لە ویلایەتی فلۆریدای ئەمریکا بەڕێوەچوو. دەکرێت سەرەتا باسێکمان لەم کۆنفرانسە بۆ بکەی بەشداریکردنتان لە کۆنفرانسەکە چۆن بوو گرنگیتان بە چ بابەتێکدا لەو کۆنفرانسەدا؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بانگێشکردنمانەوە بۆ ڕەخساندنی ئەم هەڵە زێڕینە بۆ ئەوەی بتوانین گەنگێشە لەسەر ئەم بابەتە بکەین. بەڕاستی کۆنفرانسی نەفسا کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ساڵانە ئەنجام دەدرێت. ئەم کۆنفرانسە زیاتر تیشک دەخاتە سەر خوێندنی باڵا و پەروەردەی نێودەوڵەتی لە دنیادا و ساڵانە ئەنجام دەدرێت. لە دنیادا هەموو بەتایبەتی بۆ کۆکردنەوەی ئەکادمیان و بڕیار بەدەستانی خوێندنی باڵا و هەروەها کۆ ئەکاتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکان. بۆ ئەم ساڵش کە لە فلۆریدا ئەنجامدا لە شاری ئۆرلاندۆ زیاتر لە 8,000 بەشدار بوو و زیاتر لە 550 قسەکەری سەرەکی هەبوو و 222 پۆستەر پرزنتیشن هەبوو و جگەلەوەی کە زیاتر لە 600 نوێنەرایەتی دامەزراوە ئەکادمیەکان لە چوارچێوەی پیشانگایەکدا کە پیشاندران ئامادە کرابوو. و ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی شاندێکدا ئێمە هاتوون لە سێ زانکۆی جیاواز وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی ساخۆ بەشدار بوون و ئێمە وەکو سێ قسەکەری سەرەکی هەبوو لەم کۆنفرانسە. ئەم کۆنفرانسە زۆر گرینگە لەبەر چەند هۆکارێک لەبەر ئەوەی دەرفەتێکی زیێڕین دەرەخسێت بۆ ئەوەی بتوانین ئێمەش سوود لەو دەرفەتانە وەربگرین بتوانێت پەیوەندیەکی ئەکادمی ئێمە دروست بکەین لەگەڵ زانکۆ پێشکەوتەکانی دنیا و هەروەها خۆشمان بناسێن و جگە لەوەش بتوانین ئالوگۆڕی زانیاریەکان و باسکردن لەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی خوێندنی باڵا دەبێتەوە و خوێندنی باڵا لە داهاتوودا بەرەو کێ دەچێت و ئەم بابەتانە و چەندین بابەتی تریش پێشکەشکران. جا ئەم 550 قسەکەر هەبووە دابەشی چەندین سێشن و وەرکشۆپ و سمینارات بووە. لەوێوە گەنگەشە و گفتوگۆکردن ڕەخسا ئەمە جگە لەوەی چەندین پەیوەندی ئەکادمی دروستکرا لە نێوان زانکۆ پێشکەوتەکانی دنیا و ئێمەش وەکو هەرێمی کوردستان بابەتمان هەبووە پێشکەشمان کرد و جەنابەت یەکێک بوو لەو کەسانی کە خۆت بابەتێکت هەبووە پێشکەشت کردووە لەو کۆنفرانسیا. دەکرێت بۆمان باسکەی بابەتەکەی تۆ سەرنجت خست بۆ چ بابەت یعنی سەر چ لایەنێکی پەروەردە با بڵێن پەروەردەی باڵای لە هەرێمی کوردستان؟ ئێمە بابەتەکەی ئێمە لەسەر جێبەجێکردنی دایڤرسیتی و فرەچەشنی بووە لە پەروەردەدا و هەروەها کاریگەریەکانی لەسەر پەروەردەیەکی بربەدەوام. لەبەر ئەوەی لە کوردستاندا فرەچەشنی هەیە، فرەکەلتوری هەیە، فرە ئاینی هەیە، ئێمە تیشکمان خستە سەر ئەو بابەتە و بە تایبەتی لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا. خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان کە ئێمە هەمیشە شانازی دەکەین پێکەوە ژیانێکی ئاشتیانە هەیە. لەبەر ئەوە نەتەوەی جیاواز، کەلتوری جیاواز، ئاینی جیاواز، زمانی جیاواز لە هەرێمی کوردستان هەیە. جا ئێمە لەو فرەچەشنیەوە دەمانەوێت باشتر لی تێبگەینەوە چۆن لە دنیادا ئێستا فرەچەشنیت بە تایبەتی لەم سەردەمەدا کە بەهایەکی گرنگی هەیە و هەروەها چۆن بتوانین لەم فرەچەشنیەدا هەموو خەڵکێک و لە هەموو نەتەوەیەک لە خۆوە بگرێتەوە بە تایبەتی لە پرۆسەی فێرکردندا. ئێمە ئەگە سەیری پۆلێک بکەین بۆ نمونە لەوانەیە کەسێکی تیابێت لە بواری پاشخانێکی دارایی باش نەبێت نەتوانێت سوود لە دەرفەتەکان وەربگرێت بۆ نمونە ئەگە ئێمە باسی بە نێودەوڵەتیکردن یان باسی خوێندن لە دەرەوە بکەین ئێمە چۆن بتوانین سوود لە تەکنەلۆجیا و دیجیتالانە وەرگرین بۆ ئەوەی ئێمە بە نێودەوڵەتیکردن بینە ناوماڵی خۆمان. یەکێک لە ڤژنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوەیە کە گرنگیدانە بە تەکنەلۆجیا و بە نێودەوڵەتیکردن و بە فرەچەشنیکردن. فرەچەشنیکردن زۆر بواری تریش دەگرێتەوە، لە لایەنی اقتصادی دەگرێتەوە، لە لایەنەکانی تر دەگرێتەوە. ئێمە دەمانێت لەو پەروەردەشدا بە هەمان شێوە سوود وەربگرین. جا بۆ نمونە مەسەلەن ئەگەر ئێمە
کە پێی ئەوترێت ئینتەرناشناڵایزیشن ئەت هۆم یعنی بەنێو دەوڵەتی کردن لە ناو ماڵدا بەو واتایە کە ئێمە دەرفەتی یەکسان بە هەموو کەسێک بڕەخسێنین. لەوانەیە بۆ نمونە کەسێکی لە بواری ئابووریدا توانێت هەبێت سەردانی دەرەوە بکات بەڵام کەسێکی تر نتوانێت سوود وەربگرێت. ئێمە چۆن بتوانین دەرەوە بینە ماڵێ باوەی دەستی پێڕابگات بەڵێ هەموو کەسێک دەستی پێڕابگات بە تایبەتی لەوانەیە قوتابی هەبێت کەس هەبێت لەوانەیە لە بواری تەندروستی خاوەن پێداویستی تایبەت بێت. ئێمە دەمانەوێت ئەویش سوودمەند بێت. ئەوە یەکێکە لە ڤژنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە حقیقەت زۆر گرنگی بەو بابەتەداوە. باشە بابەتەکەتان بە چ شێوەیەک پێشوازی لێکرا لەلایەن ئامادەبووانی کۆنفرانسەکەەوە؟ لە ڕاستیدا زۆر بە باشی پێشوازی لێکراوە. ئێمە خوێندنەوەیەکی باشی لە بۆکراوە جێی سەرنجی هەموو ئەوانە بوون. لەبەر ئەوە کوردستان وەکو فرەڕەنگیە لە کوردستانیش ئێمە تەرکیزمان کردە سەر پەروەردە سەر پەروەردەیەکی فرەچەشن و بە تایبەتیش کە دەڵێن فرەچەشنی لە پەروەردەدا مانای وایە پەروەردەیەکی بەردەوام هەبێت. جا ئێمە بە ئەو خەڵکانێک کە سەیری ئەو پۆستەرانەی دەکرد و ئێمە دەکە وێنیان لەگە دەکرد جێی سەرنج و پرسیاریان بکە لە وڵاتێکی بڵێ وەکو عێراق و کوردستان ئەو نمونە جوانەی هەبێت ئەو ڤژنە لە ڕوانگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بێت گرنگی بەو فرەچەشنیە بدات لە هەموو بارەکانەوە. بەڕاستی جێی سەرسوورمان بووە کە لە هەندێک لە وڵاتان و لە ئەوانەی تر یعنی ئەم شتە بەدی نەدەکراوە. ئێستا پرسیارێک ئایا هیچ شاندی عێراق نوێنەری با بڵێن عێراق ئامادە بوو لە کۆنفرانسا؟ ئێمە هیچ کەسمان نەدی لە عێراق. ئێمە ئەتوانین بڵێن بەتەنیا بووین وەکو وڵات وەکو وڵاتی عێراق و وەکو کوردستان بەتەنیا بوون نوێنەرەتیمان کرد لەو کۆنفرانسەدا. لە چەندین پەیوەندی ئەکادمیش دروستمان کرد و لەگەڵ ئەوەشدا چەندین بیر و بۆچوون و ئایدیەکان لەسەر کێشە و گرفتەکانمان ئاڵوگۆڕ کرد و بە ئەزمونێکیش نوێژ بوو بۆ ئێمە بەڕاستی. ئەمە شتێکێکە لە ئامانجەکانی خوێندنی باڵا ئەبێت بە نێودەوڵەتی بکرێتەوە و سوود لەو دەرفەنە وەربگرێن. کۆنفرانسی نەفسەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئاماژەمان پێکرد لەبەر ئەوەی زۆر گرینگە دەتوانین بڵێم دەرفەت ئەڕەخسێندرێت ئێمە بتوانین دەستمان بە زانکۆکان بگات لە لێک شوێن کۆکرایتەوە. جا ئەمە بەڕاستی لە ڕۆی اقتصادیشەوە کە دەورێکی گرنگ دەبینێت لە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ یەک لە شتەکانی ئاماژەت پێکرد کە پەیوەندی دروستکردن لەگەڵ زانکۆکانی دەرەوە ئایا توانیتان هیچ شتێک لەم کۆنفرانسە لە ئامادەبوونتان لەو کۆنفرانسە بەدی بهێنن بۆ نمونە بۆ ئاڵوگۆڕکردنی خوێنکار ینی خوێنکاری وڵاتانی تر بێنە هەرێمی کوردستان بۆ زیاتر فێربوون لە کولتوری با بڵێن کورد و هەروەها بە پێچەوانەوە ناردنە دەرەوەی خوێنکاران لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە؟ بەڵێ ئێمە کە بەوم شاندا ئێمە توانیمان چەندین پەیوەندی ئەکادمی دروست بکەین و لەگەڵ چەندین دامەزراوە ئەکادمیەکان جا یەکێ لە خاڵەکان ئەوەیە شێوازی ئالوگۆڕە بە تایبەتی ئێستا کە وتمان دەبێت سوود لە تەکنەلۆجیا وەربگرێت. گرنگ نییە ڕەنگە هەموو کەسێک بتوانێت بێتە دەرەوە بخوێنێت بەڵام چۆن ئەمە دەرەوە بینینە کوردستان چۆن ئەمە سوود لە ڤیرچوەل ئەکسچێنج پرۆگرام کە بە ئینگلیزی پێوترێت سوود وەربگرێت لە ڕووی تەکنەلۆجیاوە ئێمە توانیمانە کە قوتابیەکانی ئێمە کە دەرفەتیان نەبووە بە هۆکارێک لە هۆکارەکان بینە دەرەوە سوود لە ئەزمموی وڵاتان وەربگرن لە وڵاتە پێشکەوتەکان و زانکۆ پێشکەوتەکان بۆ نمونە وەکو ئەمریکا لێرە ئێمە توانیمانە بە سوود وەرگرتن لە تەکنەلۆجیا قوتابیەکانمان بە شێوەیەکی فەرمی لەگە هاوتاکانیان لە زانکۆ باشەکانی ئەمریکا گرێدەینەوە و لە چەندین کۆرس و چەندین پرۆگرام و کۆهۆرت ئێمە باشداریمان پێکردووە. ئەمە کە ئەتوانین بڵێن زیرۆ کۆستیشە یعنی هیچ توێکێکی تێنیە و هەموو کەسیش ئەو دەرفەتەی بۆ ئاڕەخسێت. ئەمە جگە لەوەش ئێمە ئەو دەرفەتەمان لەگە زانکۆەکانیە کە موبیلیتی هەبێت ناردنی قوتابیانیان مامۆستایان هەبێت ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە فیزیکلی سەردانی ئەو وڵاتانە بکەن بەپێی ئەو پەیوەندی ئەکادمیانە و بەپێی لێهاتووی خۆشیان. جا ئەم بە نێودەوڵەتی کردنە و ئەم ئالوگۆڕیە شتێکی زۆر گرنگ هەیە کە پێدەوترێت هۆشیاری کەلتوری. ئەگەر هۆشیاری کەلتوری فرە کەلتوری لە ناو قوتابیانی ئێمە هەبوو ئەو قوتابیانە ئەتوانن بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی زۆر باش مامەڵە لەگەر هەموو خەڵکێک بکەن دەتوانن کەلتوری خۆ ئاشنا بکەن بە خەڵکی تر و ئاشنای کەلتوری ئەوانێت تشت بن. ئەمەش خاڵێکی گرنگ دەبێت کە ئەو قوتابیانە دوا ڕۆژ تەخەڕوج دەکەن لە زانکۆ و پەیمانگاکان حالی کاریان بۆ دەرەخسێت لەبەر ئەوە ئاشنایەتی هەیە چۆن دەتوانێت تەعامل لەگەک کە خەڵکێک بکە بۆ
نمونە لە ڕەنگی جیاواز، ئاینی جیاواز و لە ڕەگەزی جیاواز ئەو جۆرە قوتابیانەکە سوود وەردەگرن لەم جۆرە پرۆگرامانە حاڵی کاریشان لە بۆ ڕێدا دەڕەخسێت. دکتۆر ئێستا بابەتێکی تر ئەوە چەند ساڵێکە هاتۆتە ئاراوە کە دوولایەنەیە، ینی ئەمە باسی با بڵێن سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیاکەین. ئێستا بابەتی ژیری دەستکرد هاتۆتە ئاراوە لە هەندێک شوێن وەکو ئاستەنگێکیش ئەبیندێ ئەوەی ڕاستی بێ لە بەردەم خوێندکاران بۆ برەودان بە با بڵێن زانست، لە هەندێک شوێنیش ینی هەندێک لایەنی باشی هەیە و هەندێک لایەنی خراپیشی هەیە. ئێوە لە هەرێمی کوردستان چۆن توانیوتانە سوود لە ژیری دەستکرد ببینن بۆ خوێندنی باڵا؟ بەڵێ حتمما ژیری دەستکرد ئێستا کەس ناتوانێت حاشایی لێ بکات و ژیری دەستکرد ئەتوانێت بۆ لایەنی ئیجابیات زۆر بەکار بهێنرێت. ئێمە ناتوانین خۆ لێدان زانکۆکان لە باوەشیان گرتووە ژیری دەستکرد و ئەبێت بە شێوەیەکی تەندروست بەکاربێنرێت. ئێمە ئێستا ئەتوانین بڵێم لە سەرەتای داینە، بەڵام بەکاریش دێنێت سوودیش وەردەگرێت. ئێمە دەم وەکو زانکۆکان هەوڵمانداوە لە ناو کۆرسەکانی خوێندن چەندین زانکۆ هەیە لە کوردستان ژیری دەستکردیانی وەکو بڵێ بەشیان کردوتەوە و ئێستا ئێمە وەکو زانکۆی پۆلیتەکنیک لە پلانماندایە ژیری دەستکرد وەکو وانە بخوێندرێت. یعنی ئێمە بتوانێت قوتابیەک ئامادە بکەین بە شێوەیەکی تەندروست چۆنیەتی ماماڵەکردن لەگەڵ ژیری دەستکرد بۆ خاتریەوەی بتوانێت سوودی لێوەر بگرێت و لایەنی باشەکانی چنە لایەنە نگەتیڤەکانی چنە. ئەگەر هاتو ئەم قوتابیە بە شێوەیەکی تەندروست ئاشنا نەکرا پەروەردە نەکرا بە ژیری دەستکرد لەوانەیە کاریگەری خراپی لێبێتەوە. بەڵام ئێمە وەکو زانکۆ بە تایبەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر ئێمە هەمیشە دەمانەوێت وەکو وانەیەکی سەرەکی لە هەموو بەشە زانستەکان بخوێندرێتەوە قوتابیان بۆی ئامادە بکرێت. بەڵام ئەمەش بەڕاستی پێویستی بەکاتیشە. ئێمە یەکەم جار ئەبێت مامۆستاکانمان لێی ڕابهێنرێتەوە ئەوان بە تەواوی ئاشنایەتی هەموو پلاتفۆرمەکانی ئای بنەوە چۆنیەتی بەکارهێنانیان بۆ خاتریەوەی ئێمە تاکێکی تەندروست بەرهەم بینەوە خزمەت بە کۆمەڵگای خۆمان بکەین. هەر دەمویست ئێستا ئەو پرسیارش بکەم، ئایا ینی میکانزمێکی لەو جۆرەی گیراوەتە بەر بۆ ناسینەوەی ئەو لێکۆڵینەوانە یاخود ئەو نووسینانەی کە بە ڕێگای ژیری دەستکرد ئەنووسرێ تاوەکو بزانرێت کە ئەمە نووسینێکی با بڵین توانای ئەو خوێندکارە خۆی نییە؟ بەڵێ ئەوە یەکێک لە تەحەدیاتەکان لە بۆ ئێمە حقیقەت بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتایی خوێندنی زانکۆیی ئەوە یەکێکە لە چاڵنجەکان و بربەستەکان. زۆر جار ئێمە لە کوردستان لە زۆربەی زانکۆەکان سیستەمی بۆڵۆنیا پرۆسس جێبەجێ دەکەن. ئەم سیستەمەش کە وا دەخوازێت قوتابیان بتوانێت ئەرکەکانیان جێبەجێ بکەن بە شێوازی ئۆنلاین. لەوانە بۆ نمونە راپۆرتێک ئامادە دەکە، ئەسایمنتێک جێبەجێ دەکە. زۆر جار قوتابی پەنا بۆ ژیری دەستکرد ئەبا هەیە ڕەنگە بتوانێت ڕاستەوخۆ داوای لە ژیری دەستکرد بکە راپۆرتێکی بۆ بنووسرێت. بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکاری هێنا ئەم قوتابیە بۆ خاتریەوەی ئایدیا و فکرەکانی خۆی دەوڵەمەند بکات دەکرێت سوودی لێ ببینێت. ئەمە دەگەڕێتەوە سەر سیاسەتی زانکۆ و دامەزراوە ئەکادیمەکانی و هەروە خودی مامۆستایە. ئەگەر مامۆستای ئەم بابەتەش ئاشنیاتی تەواوی هەبوو ئەتوانی چێکی بکاتەوە، چونکە پرۆگرامی تر هەیە لە ئای چێکی دەکاتەوە ئەوە ئیخۆیتی یان چەندی بەکارێنەوە چۆنە. ئێستا لە توێژینەوە زانستەکان کە من خۆم یەکێکم لە ئەندامم لە بۆردی سەرنووسری گۆڤارەکان ئیمیتانی زانکۆی پۆلیتەکنیک ئێمە پرۆگراممان هەیە هەر توێژینەوەیەکی زانستی لە لای توێژرانەوە بۆ ئێمە دێت ئێمە چێکی دەگەن لە بەرنمەیەکی تایبەت بە ئای و دەزانین چەند ئای بەکار هاتووە، چەند پلەژریزمی بەکار هاتووە، چەندی وەری گرتووە. ئێمە ڕێژەمان بۆ دانایە. بەڵام ئێمە کە بین قسە لەسەر قوتابیانی قۆناغی یەک و دووەمی زانکۆ بکەین ئەمە بەڕاستی ئەمە تا ئێستا تەحەدیاتێکە پێویست دەکات باشتر خۆی بۆ ئامادە بکرێت و بربەستیش حقیقت بەم سەرەتایە لە بۆ هەر هەموو زانکۆەکان یەکێکە لە گرفتەکان کە ڕوبەڕووی مامۆستاکان دەبێتەوە. بەڵام لە داهاتوودا ئەو پلانە هەیە کە چۆنیەتی چارەسەرکردن و هەروەها باشترکردنی ئەم بابەتەکە بزانرێت قوتابیان لە قۆناغی یەکەمی خوێندنی زانکۆییان تێبگەن کە ژیری دەستکرد چۆن بە شێوەیەکی تەندروست بەکاربهێنرێت. دکتۆر دوا پرسیارم بە دەرفەتی ئەزانم ئێستا کە جەنابت لێرەی بۆ خۆت پرۆفیسۆری یاردەدەری و ڕاگری پەیمانگای تەکنیکی مێرگە سووری لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، لەم دوایی ئێمە دەزانین بابەتی ئاسایشی لە هەرێمی کوردستان بابەتێکی گرنگ بوو لە دوای با بڵێن هێرشەکانی کە لەلایەن ئێران و
گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراقەوە دەکرانە سەر هەندێک شوێن لە هەرێمی کوردستان چەندین هێرشی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانیش ئەکران. ئایا بابەتی ئاسایشی چەندێک کاریکەری کردە سەر خوێندن لە هەرێمی کوردستان؟ یعنی بە تایبەتی ترساندنی ئەو خوێندکارانی کە با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان نین. بە دڵنیاییەوە ئەو بارودۆخی کە ڕوبەڕووی ناوچەکە بوویتەوە هەرێمی کوردستانش لێی بەدەر نەبوو، ئەتوانم بڵێم ڕەنگە پشکی شێری وە کەتە بێت لە ماڵوێرانی و شەهید و ئەو ئاستەنگ و نەخۆشیانەی کە لە بۆ هەرێمی کوردستان هاتووە بە تاکید کاریگەری خراپی هەبووە لەسەر پرۆسەی خوێندن. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی وەزارەتی خوێندنی باڵا وە زانکۆوەکان و ناوەند ئەکادیمیەکان توانیان خۆیان بگونجێنن لەو بارودۆخە سەختانە، چونکە ئێمە پێشتریش لێرە هاتوو بووین، یعنی لە سەردەمەکانی تری ڕێژەمەکانی تریش کە ناحەز بوونە بە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی، بەڵام ئێمە هەمیشە هەوڵمانداوە زۆرترین سوود و پرۆسەی خوێندن بەردەوام بێت. لەبەر ئەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە بەڵێت کاریگەریەکی زۆر خراپی هەبوو لەسەر قوتابیەکانمان. ئێمە خۆمان هیچ دڵنیا نەبووین، زۆر خوێندن لە ناو کلاسەوە بووە ئۆنلاین، ئێمە لەوەیەوە سوودمە لە تەکنۆلۆژیامان بینێ ناوەستان، بەڵام لە ڕووی دەرونیەوە بە حقیقەت قوتابیەکانمان و مامۆستاکانمان لە دەرونیان ئاسایش نەبووە و خۆشیشمان یعنی سەلامەت نەبووین لەو بارودۆخی کە تێکەوت بووین. بەڵێ دکتۆر تاالب محەممەد شەریف سپاس دەکەین جارێکی تر، سپاس بۆ ئەم دەرفەتە سەرکەوتوو. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزش.